دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە 3 دەی ڕابردوودا شکستیان هێناوە لە بەدامەزراوەیکردنی دەسەڵات و دەستگا نیشتیمانیەکان و هەموو هەوڵەکانیان بە ئاراستەی بە بنەماڵەییکردنی دەسەڵات و ملکەچکردنی ئەو دەستگایانە بووە بۆ حزبەکانیان لەسەر جەم بوارەکاندا. ئەوەی لە نێو هاوڵاتیانی کوردستان بە تەواوی ڕوون بووەتەوە ئەوەیە کە دەسەڵاتی پارتی و یەکێتی هەرگیز لە ڕابردوو داهاتوودا نیازی ئەوەی نییە و نەبووە وڵات بە دامەزراوەی و بڕیارەکانی بە نیشتیمانی بکات و حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکانی دەوڵەتیش تەنها ماکیاجێکن بۆ ئەو دەسەڵاتە بە مەبەستی جێبەجێکردنی ئەجێندای دیکەی حزبی و بنەماڵەیی. هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی خۆیانە لە وڵاتێکی دەوڵەمەند و خۆش بژین و لە نێو سنوورێکی بە دوژمن تەندراودا سوپایەکی نیشتیمانی یەکگرتووی بەهێزیان هەبێت و دۆخی نەخۆشخانەکان و قوتابخانەکان و فەرمانگە حکومیەکان لە خزمەت خۆشگوزەرانی ئەواندا بێت کە گیان و ماڵیان لە ماوەی سەدەیەکدا بۆ کردە قوربانی. بەڵام لە ئێستادا بەهۆی لە بەرچاوگرتنی بەرژەوەندی تاکەکەسی و بنەماڵەی و تەسکبینی دەسەڵاتی کوردیەوە خزمەت گوزارەکان لەو پەڕی خراپیدان و هەڕەشە و مەترسیەکانیش لە بەردەرگای هەر ماڵێکدان و سەرکوتکردن و تیرۆری سیاسی و دەستدرێژیکردنە سەر موڵکی گشتی و تایبەتیش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان و یاساش بووکەڵێکی بێدەسەڵاتە لە ئاز یەکلایکردنەوەی دۆسیەکان و دادوەرەکان بە بڕیاری حزب دەستنیشان دەکرێن و کار دەکەن. دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان یەکێکی دیکەیە لەو دامەزراوانەی کە دەبوو لە بۆشایی دەستوریدا ڕۆڵێکی گرنگ بگێڕێت لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی سیاست لەم هەرێمە و بە دوواداچوونی سربەخۆ و بێلانانەی دۆسیەکان بە دوور لە دەست تێوەردانی حزبی و تاکەکەسی. بەڵام بە پێچەوانەوە یاسا خۆی بووەتە بەشێک لە گەمەی سیاسی شکست خواردوەکان و نەک تەنها لاوازن لە یەکلایکردنەوەی دۆسیەکان بەڵکو هەندێک جار لەلایەن حزبەوە بەکاردێنرێن بۆ سزادانی نارانی سیاسی و سزادانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان. ئەگەر لە ڕابردوودا باسکردن لە سەروەرنەبوونی یاسا تەنها دەنگۆ و گومان بوو بێت ئەوە لە ئێستادا بووەتە ڕاستێکی ڕوون کە نەک خەڵک بەگشتی بەڵکو خودی سەرکردەی حزبەکانی دەسەڵات و تەنانەت بەرپرسانی حکومیش دان بۆ دادەنێن کە یاسا بە حزبی کراوە و یاسا سەروەر نییە. ئەو سەراحەتەن مەسەن چکو دادگا نییە ئەو محکەمەش کراوە لە تەلەڤیزیۆن محکەمە کرا. تەنانەت ئەو حەزبانە لەکردنەوەی هەر دۆسیەیەکی یاسایشدا هەوڵ دەدەن ئەو دۆسیانە بگوازنەوە بۆ ئەو زۆنەی کە حزبەکەیان تێیدا باڵا دەستە. بەو پێی هیچ کام لەو حزبانە دان بەوە دانانێن کە یاسا و دادوەران سربەخۆ بن و بڕیارەکانیان دادپەروەرانە و بێلایەنانە بێت. پەرلەمانی کوردستان کە خۆی سەرچاوی سەرەکی یاسادانانە لە تەواوی خولەکانی پێشووی تەمەنیدا چەندین هەنگاوی نایاسایی و ناپەیڕەوی لەلایەن سەرۆکە حزبەکانیەوە گرتووەتە بەر کە دیارترینیان درێژکردنەوەی تەمەنی خۆی بووە بە دوور لە دەقە یاساییەکانی خۆی. ئەم دامەزراوەیە بەوە ناسراوە کە جگە لە کار ئاسانی بۆ بڕیارەکانی حکومەت و حزبی دەسەڵات هیچی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگریکردن لە کاری نایاسایی و هەڵوەشانەوەی بڕیارە نایاساییەکان کە گرنگترین ئەو یاسایانەی هاوڵاتیانی هەرێم لە پەرلەمانی داوا دەکەن بە یاساییکردنی پێدانەوەی پاشەکەوتی موچە و ڕاگررتنی باج و ڕسوماتی نایاسایی و هێنانەکایی سیستمێکی موچەی دادپەروەرانە بە تایبەتیش موچەی خانە نشینانە هەروەها نووسینەوە و پەسەندکردنی دەستوری هەرێم و ناچارکردنی حکومەتە بە ئامادەکردنی یاسای بودجە و دەستپێکردنەوەی دامەزراندن و گەشانەوەی دەرماڵە و پلەبەرزکردنەوە و چەندین دۆسێ دیکەیە کە سەرۆکاتی پەرلەمان لە چەند ساڵی ڕابردوودا ڕێگرە لە بەردەم بە یاساییکردنیان. ومن حەزناکەمەوە بڵێن موچە بردراوە مەسەلە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست. حکوومەتی هەرێم بەداخەوە ئەو بودجەی کە پێویست بووە بۆ دابینکردنی موچە و بەڕێوەبردنی حکوومەت لە بەردەستی نەبووە.